بانگەوازی کۆمەڵا بۆ مانگرتنی ناوەندە ئامۆزشیەکان لە ناڕزایەتی بە ژاراویکردنی زەنجیرەی قوتابخانەکانی کچان لە ڕۆژی سێشەممە 16 ڕەشەمە. زیاتر لە 3 مانگە کە عەمەڵیاتێکی بەرینی تروریستی ژاراویکردن لە دژی کچانی قوتابی لە 9 ئۆستانی وڵاتدا درێژەی هەیە. تا ئێستا ژمارەی ئەو کەسانە ژەهراوی بوون گەیشتووەتە زیاتر لە 1000 کەس. سەرجەم دیاردەکان ئەوە دەردەخەن کە تەشکیلاتێکی بەرین و سەرتاسەری لە پشت ئەم جەریانەوەیە، تەشکیلاتێک کە بە ئاسانی دەستی بە جۆرێکی تایبەت لەو ژارە لە ئاستێکی زۆردا ڕادەگات. دەقیقەن دەزانێ کە لەکوێ دەست بداتە ئەو کردارە و گۆیا هیچ جێگا پێیەکیش لە خۆی بەجێ ناهێڵێ. دەزگای پۆلیس و ئەمنیەتیەکانی ئێران کە لە مەودایەکی کووردا 30,000 کەسیان لە پەیوەندی لەگەڵ شۆڕشی ژینا شناسایی و دەست بەسەر کرد، چۆنە کە لە ماوەی 3 مانگدا نەیانتوانیوە تەنانەت یەک کەسیش لە بکرانی ئەم تێروریزمە زەنجیرەیە لە دژی کچانی قوتابی بناسن. وەڵامەکە ئاشکرایە ئەم جنایەتە بە دڵنیاییەوە لەلایەن باندە ڕێکخراوە ئەمنیەتیەکانەوە بەرنامەی بۆ دانراوە و بەڕێوەیش براوە. لە ئەسید پاشیەکانی ئیسفەهانیشدا لە دژی ژنان کەس نەگیرا، لەگەڵ ئەوەی هەموو خەڵکی شار دەیانزانی کە ئیمام جومعەی کۆنەپەرستی شار و نوێنەرانی عەلی خامنەی لات و لوتە ئیسلامیەکانی سەر بە ناوەندە مەسەبی و ئەمنیەتیەکان بەکرانی سەرەکی ئەسید پاشیەکان بوون. لە ڕاستیدا کە لاوان و بەتایبەت کچان لە جەریانی ئاخێزی شۆڕژگێڕانەی ئەم مانگانەی دواییدا دەوری بەرچاو و پێشڕەوانەیان هەبووە. کچان حیجابی زۆرە ملێیان تووڕدا، وێنەکانی خومینی و خامنەییان لە کلاسەکانی دەرسدا گرد و لە لاپەڕەی کتێبە دەرسیەکانیان کردنەوە. دروشمی ژن ژیان ئازادی و بڕوخێ دیکتاتۆریان بەرز کردەوە و بۆ بەدەنگی ڕەساوتەوە. ژاراویکردنە زەنجیرەیەکانی کچانی قوتابی هیچ شتێک نییە بێجگەلەوەی کە دەیانەوێت کەشی تەرس و وەحشەت لە کۆمەلگادا دروست بکەن و تۆڵەیەکی جنایەتکارانە لەو کچە بوێر و پرشۆر و تێکۆشەرانەیش بکەنەوە. ئێمە هێرشی تروریستی بەکرێگیراوانی کۆماری ئیسلامی و باندە مافیای و خراپکارە ئیسلامیەکان بۆ سەر کچانی قوتابی بەتوندی مەحکوم دەکەین. بەڵام بە کورتکردنەوەی دەستی ڕژیم لە درێژەدان بەم جنایەتە ڕێکخراوە پێویستی بە کردەوەی بە کۆمەڵ لە ئاستێکی جەماوەریدا هەیە. شناسایی بەکرێگیراوانی هێرشبەر و پیلانداڕێژەرانی ئەم عەمەڵیاتە تروریستیە دەبێ ببێتە داخوازیەکی هەنووکەی و گشتی. بەم ئامانجە ئێمە بە گەرمی پشتیوانی لە بانگەوازی شۆرای سنفی معەلمان بۆ ناڕەزایەتی دەربڕین و بە دیاریکراوی داوا لە گشت خوێندکارانی کچ و کوڕ لە ناوەندەکانی خوێندن دەکەین تا وەکو یەکەم کاردانەوە لە بەرامبەر ئەم جنایەتە سازماندراوەدا ڕۆژی سێشەممە 16 مانگی ڕەشەمە سەرجەم ناوەندە ئامۆزشیە سەرەتایی و ناوەندیەکان دابخەن و لە ڕۆژانی دواتریشدا لە ناڕەزایەتی دەربڕین تا کۆتایی هاتن بەم جنایەتە زەنجیرەیە و ناساندنی بڕیاردەران و بەکەرانی ئەم کردەوە تروریستیە درێژە پێ بدەن. ڕۆژی چوارشەممە لە هەمان حاڵدا ڕۆژی جیهانی ژنە. ئەم ڕۆژە هێمای خەبات و تێکۆشانی ژنانە بۆ دەستەبەرکردنی ئازادی و بەرابەری و کۆماری ئیسلامیش کچانی قوتابی کردووەتە ئامانج. با لەم ڕۆژەیشدا دیمەنێکی دیکە لە ناڕەزایەتی ژنانی ئێران لە بەرانبەر ئەم ڕژیمە جنایەتکارەدا بە دنیا نیشان بدەین. کۆمیتەی ناوەندی کۆمەڵا ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمونیستی ئێران دووشەممە 15 مانگی ڕەشەمەی 1401 هەتاوی.